خێزانەکەی مینای 4 ساڵان بەرەو ئەوروپا کۆچ دەکەن بە مەبەستی دەستپێکردنی ژیانێکی باشتر، بەڵام لە سنووری ڕووسیا دەستگیر دەکرێن. ئێستا مینا بەبێ دایک و باوکی گەڕاوەتەوە و تەنانەت زمانی کوردیشی بیر چووەتەوە و با ڕووسی قسە دەکات. چیرۆکەکە لە دەمی مامی میناوە دەبیستین کە بە دوای مینادا ڕۆشتووە و لە هەرێمی داغستانی سەر بە ڕووسیا گەڕاندوویەتیەوە کە لە باخچەیەکی بێسەرپەرشتان بووە و باوک و دایکیشی هێشتا لە زیندانی ئەو وڵاتن. ئەو دەڵێت زیاتر لە 6 مانگە براکەی لەگەڵ خێزانی لەو هەرێمەدا دەستگیر کراون و چارەنووسیشیان نادیارە. داوک و باوکی لە زیندانن بە جیا لە شارێکی دیکە منداڵەکەش لە خانەی بێسەرپەرشتان وەکو ڕەوزەوە. کەسێکیان لەلا بوو بۆ خۆیان تورکی دەزانی، منیش تورکیم باش بوو، لەوێ کەمێک تێک گەیشتین و ئیدی زۆر خۆشحاڵ بووم، زۆر بەوەی کە کەسێک هەیە مەسەرەن لە کەسەکانی خۆی پرسیوەتەوە دەوێ بیباتەوە. ئەگەر هەوڵێک نەدرێ ئەمان حکمی 3 ساڵ دەخۆن، ئەگەر هەوڵیش بدرێت دەڵێ حکم نادرێ بەردەبن. داپیرەی مینا بە دڵێکی پڕ لە حەسرەتەوە دەڵێت دڵخۆشن با گەڕانەوەی مینا و چاوەڕێی گەڕانەوەی کوڕەکەی و بووکەکەشی دەکات. ئەو دەڵێت کوڕەکەی بەهۆی بێکاریەوە ڕۆشتووە و حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکانیش با کەمتەرخەم دەزانێت و داوا دەکەن لەلایەن سەرۆک کۆمارەوە هەوڵی ئازادبوونیان بدرێت. کوڕێ من لێرە هیچ شکارێکی نەبوو، تەنانەت دوکانێکی بوو لە بەردەمی دوکانی لە بەردەمی خەستخانەی وەلادەی هەموو کەس دەزانێ و دەیبینێ بە لایلۆن کراوە دوکانەکە، هەتا ئەوەندەشیان بە قابل نەبینی نانێژ ئیشەکەی لێ بکە. 2 ساڵە دەرگای دوکانەکە لێداخست، هەموو ناخم دەهەژێ. ئەو کاتەم بیرێتەوە گەدا بابی داهاتەوە باوەشی بۆ دەکردەوە، ئەو کاتەم بیرێتەوە گەداچی دەڕۆی و داهاتەوە باوەشی بۆ دەکردەوە و دەقەیەکی بەبێداکە ئیدارەی نەدەکرێت تا 6 مانگە لە داک و بابی دابڕاوە. 6 مانگ و 3 ڕۆژە. سەرۆکی کۆمەڵەی پەنابەرە گەڕاوەکانیش دەڵێت لە کۆی 11 کەس کە دەستگیر کراون و کوردێن لە هەرێمی داغستان تەنیا مینا ئازاد کراوە. داوا لە حکوومەتی عێراق و هەرێمیش دەکات هەوڵی ئازادکردنی ئەو هاوڵاتیانە بدەن کە زیاتر لە 6 مانگە دەستگیر کراون. لە کۆی 11 گەنج و خێزانێک تەنها ئەو مناڵە بچووکە ئازاد کراوە کە ئیمڕۆ لە ڕێگەی فڕۆکخانەی نێودەوڵەتی بەغداوە گەیشتەوە هەرێمی کوردستان. بۆیە داوا دەکەین لە ڕێگەی حکوومەتی عێراقەوە لە ڕێگەی حکوومەتی هەرێمی کوردستانەوە بە زووترین کات بێنە سەر خەد. چیرۆکی میناو دابڕانی لا دایک و باوکی و بیرچوونەوەی زمانی دایکی یەکێکە لەو هەزاران چیرۆکەی کە لە سایەی حکوومەتی هەرێمدا ژیانێکی شایستەیان پێ نەبراوە و کۆچ دەکەن، بەڵام زۆر جاریش لە ڕێگادا دەبن بە قوربانی. ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام ڕانیە.